بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ کاک عەلی ئەحمەد ساڵح تاوتوێ چەند پرسێکی گرنگ دەکەین لەوانە بە تاڵانبردنی زەوی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و مەسەلەی بردنە دەرەوەی دۆلار هەروە پرسی ڕێکەوتنی نەوت لە نێوان هەرێم و عێراق هەروە چەند پرسێکی تایبەت بە دۆخی دارایی هەرێمی کوردستان. کاک عەلی بەخێر سوپاسیان بژی کاک حەکیم سوپاس دەکەم. بەلۆی بچین سەر بە قاچاقبردنی دۆلار لەسەر مەسەلەی زەوی پێشتر ئیشی زۆرتان کردبوو لەو ڕۆژانەشدا هەوڵێک کەبوو بۆیە کە زەوی بۆ بواری خزمەتگوزاری تەرخان بکرێت و زیاتر تاڵان نەکرێت. بەڵێ هەوڵانە بە کوێ گەیشتوون؟ سوپاس دەکەم کاک حەکیم. بەداخەوە ئەو تاڵانی لە بواری زەوی بووە تەمانە من بە ڕەقەمە سەلمێنم هەرگیز نە لە بواری نەوتا بووە نە لە بواری وەبەرهێنانە بووە نە لە بواری نەوتا بووە نە لە بواری گومرگ و خاڵە سنووریەکان نابووە. ئەو تاڵانەی لە بواری زەوی و دواتر لەژێر چەتی وەبەرهێنان نابوو بێشوبم. هەرگیز دزینی داهاتی نەوت لە سلێمانی چووکە بڕەکەی کەمە ناگاتە 2 ملیار دۆلار. بەڵام ئەو زەویەی بەفیڕۆ دراوە زیاتر لە 8 ملیار دۆلار هەروە بە تاڵانی برا لە سنووری سلێمانی بەتەنیا سلێمانی و گەرمیان و ئەم منتیقە 8 ملیار. بەڵێ یەکێکە بای 100 ملیۆن دۆلار 100 ملیۆن دۆلار بەس لەسەر جادەی ڕاپەڕین زەوی برا بە ناوی مەخزەن و جەمەلۆن و کورە معرەزی سەیارە و چی 65,000 پارچە زەوی لە سنووری بەکرەجۆ و ڕاپەڕین و شێوە جیاوازەکانی سلێمانی بەنایاسایی لەلایەن طبعاً پێش 8 ئۆکتۆبەر 8 تەمووز ئەمە بەردەوام بوو دوای 8 تەمووزیش بەردەوام بوو لەلایەن دژە تیرۆر و فەرماندەییەوە برا. دژە تیرۆر پێشتر طبعاً چەند مەخزنێکی فرۆشت لە بەکرەجۆ بای 14 ملیۆن دۆلار بوو کەس قسەی نەکرد. دەیان قوتعە زەویات فرۆشتووە طبعاً کە ئەڵێن پێش 8 تەمووز تاڵانی زەوی دوای 8 تەمووزیش بەردەوام بووە چ فەرماندەیی کەس قسەی نەکرد یەک کەس قسەی نەکرد. مثلەن سیاسی طبعاً من فکرەکەی من چییە؟ ئەم زەویانەی کە ئەدرێن بە پرۆژەی واتە ئەدرێن یا دراون یا شارەوانی قەراری داوە حزب کاڵێ حزب واتە ئیدارەی گشتی یەکێتی بۆ نمونە لە سادەی مڵکی هەیە لە سادەی مڵک بۆ لە سا 20 مڵک هەیە ینی چی؟ ینی هیچ ناکە لە 1000 شقا بێ 200 بۆ ئەو بێ لە 100 ئەبێ 20 یا 15 بە پێی نسبەکەی بۆ ئەو بێ وتوانە کاکە لە بریەوەی حزب و مەسوول بیبا ئەمە با پارەکەی بکرێتە خەدەمات. یەکێ لەم زەویانە دراوە بە پرۆژەیەکی وەبەرهێنان یەک زەوی حسێبی کە نزگەی 20 بۆ 25 ملیۆن دۆلار ئەم لە 115 بۆ حزب نزگەی ئەوە نەبێ وتومانە کاکە لە بری ئەوەی حزب یا بەرپرسێ بیدا بۆ نمونە با کێشەی ئاوی دەربەنی خانی پێحالکە کە 20 ساڵە خەڵکە کوژێت خەڵک تووشی سەرەتان نەکوژێت 1 ملیۆن جنێوم پێدراوە چییە؟ وەڵا ئەیانەوێت زەوی بفرۆشن طبعاً زەوی فرۆشتنیش نییە وەکوتم مۆڵەتی وەبەرهێنان درا بە پرۆژەیەک بۆ زەویەکە لە بری ئەوەی ئەم زەویە مەسوولێ پارەکەی با بۆ خەڵک بێ یعنی دژە تیرۆر و فەرماندەی 65,000 قوتعیان برد کەس قسەی نەکرد. لە سلێمانی بە بەهای 8 ملیار دۆلار زێ ئەقڕی 8 ملیار دۆلار زایانی ینی 800,000 دەفتەر دۆلار زەوی برا کەس قسەی نەکرد. باشە سیاسیەک طبعاً حملە لەسەر ئێمەمانانەکە هەر خۆی 1,700,000 مەتر زەوی بە بەلاش پێدراوە کەس قسە ناکە بەڵام 1,700,000 مەتر زەوی بە بەلاش پێدراوە بای ملیارێ دۆلارەکە بەڵێ جگەل لەو طبعاً لە گوندی ئەڵمانی سێ لەگەڵ ئیدارەی گشتی یەکێتیە شەریکە سۆرانی مدەقیق لەوێ حساباتی یەکێتی ئەباتەوە باسی سەر بەخۆی شەکە و پەلاماری ئێمەشەدا. باشە بۆ ئەو ئاساییە بلوێنێک و 700,000 زەوی مەتر ببا بۆ خۆی و پێی دەوڵەمەند بێ و چی بکە و ئەوانە چۆن خۆی ڕیکلامەکە ئەڵێ نرخی مەترێ زەوی گوندی ئەڵمانی 2,000 دۆلارە بەڵام یەکێتی ئەوەندە دەست و دڵی باشە ملیۆنێکی دا بەو بە بەلاش لە کاتێکا 1 مەتر 2,000 دۆلار خۆی ڕیکلامی بۆ کاڵێ زەویەکەی بەس بەوە نێ لەمەگەڕێ یعنی بۆ ئەو بێ ئاساییە بەس بۆ خەڵک بێ ئاسایی نیە. ئەم چیرۆکە سەیرەت بۆ باسەکەم ویستیان طبعاً زەوی چاڤیلان بە بەلاش وەرگیراوە نیە بە بەلاش دراوە 3 قوتعە زەوی لە ناو چاڤیلاندا بفرۆشن بە 24 ملیار دینار. ئەم 24 ملیار دینارە چی لێ بکەن 124 ملیار دینار چی لێ بکەن 84 ملیاری لە بری قەرزی حکومەت بدەنەوە کە کابرای سوخۆر قەرزارە
40 ملیاریشی بدەنێ بۆ خۆت سەیری ئەم زوڵمە ئەم فەسادە زەوی بە بەلاش بەرێ قەرزێکی زۆریشی بەرێ دوای لە ناو هەموو زەویەی بە بەلاشە 3 قوتعە جیاکەرەوە بیفرۆشە قەرزەکەی بۆ ساف کە 40 ملیار دیناریش تری بەش بەرێ بۆ خۆ ئەمە تەبیعیە کەس قسەی لەسەر ناکە بەڵام عەلی بڵێ ویژدانتان هەبێ 20 ساڵە خەڵک ئاو نییە بیخواتەوە ئەم زەویەتان داوە بەم پرۆژە بۆ شوقا با پارەکەی حزب نەیبا کێشەی ئاوی ئەو خەڵکەی پێکرا من خیانەتم بەڵام ئەو هەموو زەویە بۆ پرۆژە برا بۆ ڤێلا برا بۆ چی برا بە تاڵام برا مەتر کرا بە ناقانونی دژە تیرۆر و فەرماندەی 65,000 قوتعە زەویان مەتر کردووە یەک کەسم پێ بڵێ راپۆرتێکی کرد بێ بەیانێکی دەرکرد بێ هەڵوێستێکی زۆر ئاساییە بەس من بڵێم کاکە زەویەکە تازە هەردادراوە فکرەکەی من چی بوو کاک حەکیم ئەو زەوی لەکوێ بوو ینی بۆ نمونە لە ناو سلێمانیە لە دەرەوەی شەستیە کێشەی ئاوی دەربەندی هەر یەکێ نییە سێکە لە دەرەوەی شەستی لە شارەوانیەوە 7 زەوی تەرخان کراوە بۆ پرۆژەی نیشتەجێبوون واتەوەندی من دۆزی وبەتەوە من خۆیان تەرخانیان کردووە کاقوبات جاری کۆبوونەوەکان یەکرد ئەویت 45 پرۆژە لە سلێمانی وەگەڕەخرێەوە ئەوانن من وتومە ئەم 7 زەویە کاکە بە بەلاش بیتەنە خەڵک تازە تەرخان کراوە حزبیش با شەریک نەبێ شخصی شەریک نەبێ پارەکەی تەرخانکەین بۆ خزمەت گوزاری خەڵکی سلێمانی و ئەم سنوورە نزیکەی 200 لەوانەیە 250 میلیۆن دۆلارکە ئەمەی من خراپە بەڵام ئەگەر حزب بیبە یەک کەس قسە ناکاش بەڵام ئەگەر بکرێ بە خەزدامات بۆ خەڵک یعنی من یەک نمونەی بەسیتت بۆ باسکەم هەر ئەو 3 قوتعە زەویەی چاڤیلان کە ئێمە هەوڵماندا ڕایگرین جۆدین زۆرمان هەیە 124 میلیارە ئەوان بیان فرۆشتا کەس قسەی نەکرد بەڵام ئەگەر ئێستا بفرۆشتێ ڕێگەی دەربەنی سلێمانی بۆ کەلاری پێتەواو کرێ دوکان بۆ ڕانی پێتەواو کرێ ئاوی چەمچەماڵی پێ حەلکە تاوانێکی زۆر گەورە بەڵێ بە 124 میلیار تەواوی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئەگەر ئەوانەی پێ بکرێ ئێگەر بە بێدەنگی بیفرۆشن و پارەکەی بەشکەن کەس قسە ناکە بەڵگەم چییە کە کەس قسە ناکە زیاتر لە 10,000 تۆنم زەوی لە سلێمانیە تەخشان و پەخشان کرا چێ قسەی کرد چێ گوێی لە بەیان و هەڵوێست و کورە ڕێپێوانێکیش بوو بۆیە جاری وایە من ئەگەمێڵە باشە من خەریکیم چیم داوا لەم سەرێشە یعنی بێ ڕۆژێ لە محکەمە ڕۆژێ لە دەعوا ڕۆژێ لە شار ڕۆژێ لەوە سەرباری ئەوش بڵێ کاکە زەوی بەتاڵان مەبەن با بۆ خەڵک بێ جنێ و پێ بدەن بەڵام بێدەنگی لێ بکەی ئەگەر بەتاڵان بکەی کەس قسە پێ ناکات باشە بەس ئەم حاڵەتی تاڵان بنی زەوی هەر لە سنووری سلێمانیە پێم خۆش لە هەولێر و دۆڵک و ئەوەی تەنیا لە هەولێرا کراوە باشە 4 هێندە زیاتری ئەوەیە لە سلێمانیا کراوە نەک لەبەر ئەوەی ئەوان لەمان گەندەڵترن یا ئەمان لەوان گەندەڵترن لەبەر ئەوەی لەوێ زەوی زۆرە و بەهای زەوی هەیە بۆ نمونە بیرکەرەوە کاک حەکیم ئەگەر من پێشنیارێکم بکردایە بموتە پێشنیارەکەم ئەو زەوی بەرامبەر مەتار بفرۆشێ لە هەولێر بەڵێ بکرێتە پشتێنەیەکی سەوزایی بۆ هەولێر کێسە ژێنکەکەی بە کەڵکی ژیان نامێنیتە بەرەو ئەوەیە چێ وە کێشەی ئاوی هەولێری پێچارە سەرکێ 100 بەیانم لەسەر دەرەکرا ئەیانوت عەلیەوێ زەوی بفرۆشێ و ئەوە بکە وانە بەڵام ێستا کرا بە بای ملیارێک و 616 میلیۆن دۆلار بوو بە بەلاش بردیان ڤێلایە کە دەنە 4 میلیۆن دۆلار کەس قسەی نەکرد یعنی کێشەی ئاویش بە زیادەوە بە 3 قات چارەسەری کرد گەورەترین پشتێنەی سەوزایشی بە یەک کەس قسەی کرد کە برا کاکە یەک بەیانم پێ بڵێ یەک نووسینم پێ بڵێ خەڵک قسەی کرد بێ پشتی ماڵی سەرۆکی هەرێم هەتا ڕێگەی بە حەرکە 5,000 دۆنمە بای 5 میلیار دۆلار ئەو زەوی 5 میلیار دۆلار ڤێلایەک تیا 6 بۆ 12 میلیۆن دۆلارە یەک ڤێلاتیایە بە 5 میلیار دۆلار نەک هەولێر کێشەی ڕێگاوبان و کورە بەسکەی قتارەکە 3 میلیاری تێچێ لە کوردستانە حەلە بوو کەس باسی کرد بەس وتومە کاکە ئەم زەویەی دەنەوە 20 میلیۆن دۆلارەکە با بۆ خەڵکی دەربڕن 100 بەیان و ڤیدۆیان لەسەر من کردووە یەک زەوی هەیە 200 دۆنمە زۆر ڕێکە بەرامبەر هوتێل ڕۆتانا لە هەولێر زۆر جوانە طبعا ئەیبەن و بردیشار بە ناقانونی شتاپۆیان کردووە بای 700 میلیۆن دۆلارە کاکە خەڵک نا 700 میلیۆن دۆلار زۆرە 700 میلیۆن دۆلار یعنی 7,000 دەفتەر دۆلار باشە کەس قسەی کرد تەنیا زۆنی زێر بای 10 میلیارد دۆلار زەوی هەروە برا ئەکرێ بە شقە و شقەیەک دێ بە 20 دەفتەر و 15 دەفتەر و بە هەموو شێوە پڕێک کەم پارەی تێچووە بۆیە وەڵایەکەیتە وەڵی کاکە ئەمەی منێکم یعنی زۆر ناخۆشە کێشکە ئەوەیە یعنی من وەکو خۆم هەستەکەم جێم نابێتەوە یعنی خەڵکی ئەمە حەزەکە فێڵی لێ بکەی دزی بۆ بکەی درۆی بۆ بکەی
ئەوەی خۆتە دەوێ بڕۆ بیکە بەس ئەوەی حەزی ماکیافیلیانە ئەوەی ئەو حەزی لێ ئەوە بڵێ بەس ئەوەی خۆت ئەیکەی بە کەسی مەڵێ من ئەوە ناکەم ئەوەی نێتمە ئەوواڵێم ئەمەی ئێمەمانانێکن خەڵک حەزەکات درۆی بۆ بکەی فێڵی بۆ بکەی یاری بەهست و سۆزیکەی ملیارات دۆلار بخۆی سەفقەی شێر بەژێرکەی لە دەریشە شەو ڕۆژبەی بە درۆجنیویان پێبی ئەو بە ئێمەمانان ناکرێت من پەرلەمانتارم لەکوێ گرفتە بوو وردەوردە بە دوواداچوونەکەم ناچارم تەعامل لەگەڵ وەزیر و بەرپرسەکانی شابکەم بۆ ئەوەی حەلیکەم خۆ بۆ خۆم نییە بەڵام لە شوێنێک گەندەڵیە بوو قسەی جدی لەسەرەکەم خەڵکەمەی ناوێ ئەڵێ باس شەڕەجنێ و کەوشتی عاتفی بڵێ و قسەمەکە من باوەڕمەوە نییە باش زۆر باشە بەس ئەوە وانەکە ساربیتەوە لە بەدەداچوون و وڵای کاک حەکیم سارد بوونەوە چییە ئەزانین چۆنە ئەوە پێشنیار بۆ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێڵێن کوڕەکە و بکەرە جێنشینی خۆ طبعاً ئێمە حەدمان نییە بچینەوە ڕێگەی ئەوانە پیاچین ئەڵێ ئەگەر من باشم کرده بێ لە بنەماڵەکەی ئێمە من بەسە ئەگەر خراپیشم کرد بێ با هەر من بم ئێ باش ئەگەر 10 ساڵ باشمان کرد بێ بەسە و باشمانەکە ئەنی زین چۆنە کاک حەکیم لەسەر قاچاقیە درێتە داوا هەزار جار من لەسەر تەلەڤیزیۆن وتومە کێ لەم دۆ خەبەر پرسە پێشتر هەردوو هاوسەرۆکان ێستا سەرۆکی یەکێتی جێگری سەرۆکی حکومەت لەم سنوورە ئەوەی کراوە ئەوان کردویانە ئەوان لێ بەرپرسن لەو لاش پێشتر سەرۆکی حکومەت ێشەش سەرۆکی حکومەت ێسەش سەرۆکی حکومەت و سەرۆکی یاریە بە عەلەنی ناوم بردو ئەڵێن ئەی بۆ ناویان نایەن ئەوە نییە ئەی بەم ئەڵێن ئەی بۆ ناڵێ ئەوان زەوی تاڵە ئەی ئەڵم نییە هەمووی ئەوان خۆ چێ زەوی بەدەسە چێ توانێ مەترێ زەوی بەرێ لە وڵاتە دوای ئەم هەموو هیلاک بوون ئێمانان بەخوا بۆ مەعاش و تەقاعودی وانەش نەمان کردو هەموو خەڵکی هەر ڕەتیشمان کردو تۆ تەقاعودی دوای ئەمەش کاک حەکیم هەر جنێ و پێ بوترێ هەنی خەڵکە دیارە خەڵک حەزی لێ درۆی بۆ بکەی خەڵکی شێ بۆیە درۆزن کورسی یاریە لە وڵاتە درۆزن کورسی زۆر دێنێ ئەی چۆنەوەی ڕاستەکە لەبێ زین چۆنە دۆخێکی خراپ بەڕێوەیە دۆخ خراپەکە لەسەر چاوەشەکاری سەیکە کێشەی ئێمە ئەوە نییە چاواشەکاریەکی گەورە هەیە و خەڵک ناوێت ڕاستی تێبگا خۆ کێشکە ئەوەیە یعنی مەرج نییە هەرکێ قسەی کرد تۆ باوەڕی پێ بکەیت کاکە بڕۆ لێکۆڵینەوە بکە لێکدانەوە بکە بیرکەرەوە باش بابینە لەسەر دووسی دۆلاریش هێشتان کرده بوو ئێستا ئەو حاڵەت هەر بەردەوامەوە ڕۆژانە بۆ کوێ دەڕوا و دۆلاری کە لە هەرێمەوە ئێستا ڕێکاری گیراوەتە بەر لەسەر دەرەوەی دۆلار بەڵێ ئێمە لەگەڵ کاکسۆرانە ئیشێکی زۆر وردمان کرد لەسەری خۆی کێشەکە لە چووە سەری هەڵدایەکەم چار تەبەن ێستا بەرەو حەلبوون و باشبوون ڕوا ئەمریکیەکان دراسەیان کردووە کاک حەکیم خواست و پێداویستی عێراق بۆ دۆلار نزیکەی 125 میلیۆن دۆلاری ڕۆژانێ پێشتر هەندی ڕۆژ 270 میلیۆن دۆلار خراوە بازار کەواتە چی لێدی وانە ئێمە دراسەیەکی وردمان کرد کە ئەم دۆلارە چی بوو بەشێکی زۆری دۆلار لە جنوبەوە هات بۆ هەرێم لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتە دەرەوە ئەچووە شەرناخ لە شەرناخەوە بە تارە بۆ ئەستەمبول لە ئەستەمبول بەشێکی بۆ تورکیا نزیکەی 21,000 مڵک لەلایەن عێراقیوە بەس لەم 3 ساڵە لە تورکیا کراوە 21,000 مڵک بەڵێ لە 2020 و 21 ئەم 3 ساڵە بەڵێ لە دوبەی زیاتر بەهاکەی چەند و پێشتریشی لەسەر تەسەورە کرد نزیکەی 10 میلیارد ئەوەی دوبەی بە بەها زیاتر ئەگەر بە عەدەدیش کەمتر بێت پاشان لە تورکیاوە بەشێکی بۆ تورکیا بەشێکشی بۆ بازرگانیەوە حەڵاڵە و ڕەوایە کە خەڵک کاڵایەن بەشێکی زۆری ئەچوە ئیمارات چۆن نەچوە ئیمارات تۆ لە تورکیا دۆلارەکە دەدا بە مەمنونیوە لە ئیمارات درهەمی ئیماراتی وەرەگرتەوە ئەمە هەم بۆ کڕینی مڵک بۆ لە ئیمارات هەم بۆ بردنیەتی بۆ ئێران زۆر بۆ ئەم بڕە بۆ ئەمەیەکرا تۆ ئەگەر لێرەوە دەفتەرێک دۆلار بەری بۆ ئیمارات ئەبێ 100 دۆلار عمولە بدەی هەند پێشتر 150 و 200 ئەگەر بیبەی بۆ ئەو شوێنە بۆ تورکیا 32 دۆلارە 10 دۆلاری لە برایم خەلیل گومرگ لێ وەرەگرن بە سودوشی بۆ ئەوەیە کە بۆتە هەر بە سیارەش دەبا بەڵێ بەڵام لە تورکیاوە بۆ ئیمارات نەکیچت تێوەرناگرن بەڵکو زۆر مەمنون تەبن لەوانەیە عمولەی عەکسیش و بەنێکە نەقلیەکەی بۆ ئیمارات بۆیە ئاوا ئەڕوا و ئێرانیش غەڵەتە لەناو ئێرانە پێویستی بە دۆلار نییە لە ئیمارات و لە دەرەوە پێویستی بە پارەی ترە بۆ ئەو کاڵای پێکرێ کاڵا لەناو ئێرانە ناکرێ بە دۆلاروانیە لە دەرەوە ئەیکڕێ بە دراوی تر مەسەن بۆ نمونە ئایا بازرگانەی کڕێ سەلاجەیە بۆ نمونەیانی یا تەلەڤیزیۆنە ئۆتۆمبیلە موبە هەرچییە
وەکۆی کار وڵاتی پێویست پێێتی لە دەرەوە بەوەی کڕێ ئەو جایبە بەمە پارسەنگی هەرچەنە پێی نەکراوە تمۆنی ئێرانیەکە. ئێستا ڕاگیراوە تور حەزمی ڕۆژانە چەند بوون لە ڕێی تورکیا ڕۆژ هەندێک ڕۆژ 80 بووە 65 بووە 75 دلار بەڵێ 100 بووە. مەسەن کابراایەک هەبووە کە حەمودی وڵای سەناوەکەی ملانیە ڕۆژە بۆ 50 میلیۆن دلار لە بەغاوەیە ناوە باڕاستی کوردستانە. ئێستا تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم ئەوەی بەغا بۆ کوردستان تا ڕادەیەکی زۆر کەم بووەتەوە هەر بەوە شابزانن هەندێک جار نرخی دۆلار لە نێوان بۆ نمونە بەغدا و سلێمانیا 3-4 دلاری فەرق ئەوە دەرەنجامی 3-4 هەزاری فەرق بوو ڕیان کرد کۆمەڵک سۆنەر و ڕێوشوێنی زۆر توندیاندانا بڵێ سوودانی وای کرد. باش بەس لە ڕێی لە ڕێی سلێمانی شەوە هەبوو ئەو بۆ چۆن لە سلێمانیەوە چووە هەر بۆ تورکیا چوو زیاد هەربامان ڕێگەیە بۆتە بن 3-4 شوێن بوون ناو شوێنەکان هەمووی لای منە لێرەشیان هەبووە زەڕەنگەری هەبوو هەریشی دۆلاری نشی نەکردووە ڕۆژە بۆ 7 میلیۆن 10 میلیۆن دلاری لە سلێمانیەوە بردووە خۆ زەڕەنگەر نییە بای 10 میلیۆن دلار ئاڵتۆن فرشتیوانە 10 میلیۆن هەموو زەڕەنگەری سلێمانی با هەفتێکیش بای 10 میلیۆن ئاڵتون نافرۆشت هی ئاڵتون نییە هی برنە دەرەوەی پارەیە. باشە ئەوەی هەرێم بنە دەرەوەی پارەی هەرێم ئەوەی بڵێن بەشێکی ڕەنگە لە ڕێگەی بەغداد بی پارەی ناوخۆی هەرێم ئەم 100 میلیۆنەی هەرێمی شتیا هی بازرگانی شتیا هی سیاسیشی تیان زەن چۆنە کاک حەکیم پیان نێوتی هی کێ و چییە. من خۆم مەدانیە لەگەڵ چەند کەسا دانیشتوم لەگەڵ نووسنگەکانە قسەی کردووە بەتافن تۆ 5 میلیۆن دلارم هەیە ئەڵێن بە 32 جوان ئەڵێن ئەی فرۆشی ناڵێن ینی حواڵە نەقل ئەڵێ بە 32 یانجی عین دەفتەرێ بە 32 دلار تۆ لێرە دانەی دوای سەعاترە تێڵ لە تورکیاچی وەریەگری ئتر کەس لێت ناپرسی ئەمە هی کێ بۆ چییە بۆ چی نابەی بۆ هیچ ڕسمێکی هەوەیە پاسپۆرتەکە لەگەڵ یاوەکو دیکۆمنت لەوێش بە موبایل ئەم بۆ وێنەرێ ئادەی بندرە بە تاوایانی هەرەوە بەس ئەو لێ کۆڵنەوەی خۆتان کە لەگەڵ کاکسۆران کردوتانە پێشتریش ئیشتان کردبوو لەسەر 4 بانک کە 10 میلیارد دلار هەرێم بدۆتە سیانزە هیچ ئەنجامێکی یەکێ لەو بانقانە کە لە سنووری سلێمانی زۆرکرا بانقی شەرق لەوسەد بوو هەر لە قاتی سێ بانقی شەرق لەوسەد کەسێکی لێ بۆ ناوی عومەر بووە چیانە کرد کاکاکی دیکۆمنت و ئینڤۆیس و شتەکانیان تەزویرە کرد بۆ نمونە یانوت بای 100 میلیۆن دلار بۆ نمونەیانی شوتیمان داخل کردووە بەڵگەنامە شوتی نەیانی فەشتیکە شوتی لە ئەوروپاوانۆنە مۆن سەلاجە تەلەڤزیۆن موبایل یا هەرچی داخلیشان نەکردووە دیکۆمنتەکان دروسە بوو کە دیکۆمنتەکانیان دروسە کرد ڕێگە پێدانیانە بر کۆی پارەکە بەرن دەروێ ینی لە بەڵگەنامەیەکە کە لە کۆتایی 2022 کۆبوونەوەیەک لە نێوان وەزارەتی خەزێنەی ئەمریکی و بانکی ناوەندی لە عەمانی پایتەختی ئەردەن کراوە لەوێ پێیان دیکۆمنت تەبعاً زۆر کۆکراوەتەوە خەنەڕۆڵەکە کە بەس لە سلێمانیەوە تەبعاً واتە مەرزەکانی ئێرە ئەڵێ بای ئەڵێ 1 میلیۆن سەلاجەوان داخل کردووە 1 میلیۆن هەر سەلاجێکیش بە 40 وەرەقە واتە چەند 4 میلیارد دلار باشە خۆتۆ ئەگەر بای 4 میلیارد سەلاجە داخل کرد بێ کۆی ئاڵوگۆڕی بازرگانیە بێ 400 میلیارد دلار بوانە ئەگەر خەڵک لە سایەکە ینی پێداویستی سەلاجە لە بازاڕی بەکاربردنا بەراود بە هەموو شمەکی ڕۆژان و پێداویست هەموو شتێ جل و بەرگوانوانی باشە ئەگەر 400 میلیاریش دین کردووە خوا بێ بەلای کەمەوە گۆمرگەکە نزیکەی 30 میلیارد دلار بێ کوان پار وانە طبعا 4 میلیارەکە درۆیە داخل نەبووە نە میلیۆنێ سەلاجە داخڵە بێ هەرگیز نە سەلاجەش بە 4 میلیۆن دلار وتمەکوە بڵێ دەستێک کەرەوزم کڕیوە بە 1000 دلار تاوان دەستێک کەرەوز بە 1000 دلار نییە پشیلێک خواردی پشلێک نایخوا ینی هیچی منطق نییە هەمووی پسولی تەزویر هەم بە تەزویرە ئەمە کە ئەەکەی کاتە تۆ ئینڤۆیس و ڕێگە پێدانەکەی بۆ بردنەوەی چوار بۆ معلوماتێ زۆربەی پارەش براوەتە دەوجا من داخی عەرز لە دڵمایە پارەی زەوی بووە پارەی زەوی بووە مەسوولێک سپیکردنەوە بەڵێ باوەڕ کە زۆرترین پارە براوە دەرەوە پارەی زەوی لە کوردستانە مەسوولێک لەگەڵ ڕێهێنەرێکە ڕێیەکەوێ زەویەکی ئەدرێتێ باشە مەسوولەکە نزکەی 20 میلیۆن دلار یا مینەکە لە بری ئەما وەرەگرێ 20 میلیۆن دلار چی لێکا لێرە کوچیان هەیە مەحمەل چیان لێ کردووە ئەی بەنە دەرەوە یان وە بەرهێنەرێک لە پرۆژەیەکی شتەچێبوونە 1000 شوقەی کردووە 5000 دەفتەر دلار قازانجی کردووە چی لێەکەن ئەی بەن دەرەوە کە شوێنەواری نییانی ئەم هەموو سەکەن و تەلارە خۆ پارە خەرجکردن نیەتە پارە کۆکردنەوەیە ئەی پارەکە چی لێ هات چی لێ هاتە پارانە
بەس هیچ سیاسی بزنسمانمان هەیە 10 ملیۆن دلاری بردووەتە دەرەوە باگەشەی جیاتی گەندەڵی ئەوانەشەکە جایتر من دوای ئەوە چی لێ کردووە و لە چیا دۆڕاوە بابەتێکی ئەنی هەر بڵێ ئەجا بابە کاکە تۆ ئیشی کردە 500 ملیۆن دلار قازانچ کردەوە بۆ نمونە 3000 وحدەی سەکەنی دروست کردووە لە هەر وحدەیەکی سەکەنیا بە تێکڕا 5 دەفتەر قازانچ کردەوە ڕەنگە لە یەکێکا کردبێ بەڵام لە vێلایەکە 20 کردووە باشە دەی 3000 وحدەی سەنەکەنی کە ڕەتی 5 دەفتەر کە 15000 دەفتەر دۆلارەکە 15000 دەفتەر دۆلار وەڵا ئاوا دەفتەر بخۆن بە 10 کەسەوە یعنی هەر وەرەقە بخۆنەوە تاو نابێ بە 10 ساڵیش ئێستا ئۆپۆزیسیۆنیشە بە حیساب چی لێ ئەم پارە خۆ بابە ئینسانە بە بیر بکاتەوە چی لێ هاتەم پارە واز لە خۆ فایلی بڵاو دکەمەوە 1000 فایلی تریمان لایە داوای قەرزیان لە مالکی کردووە موافقەی کردووە کاتی خۆی سەوە کۆزیان 87 ملیۆن دلار قەرزاری کێ پارێک هەمووی قسەشەکان لێمە بۆ خەمی خەڵکەچین بۆ بەقا باشە بەس هیچ ڕێکارێک ئێستا بە تەواوەتی بڵێن دەتوانین بڵێن کارەکە زۆر کەم بۆ تۆ بۆ دەرەوە و ئەو ڕێکارێکی پێشتر ئێوە داوتانە بە عێراق لەگەڵ عێراق ئەوەی کە طبعا من داومەتە کاک سۆران یعنی ئینسان قەت شتی ئین نەکا کاک سۆران زیاتریشی لەسەر کرد لە بەرەوەی پەرلەمانتاری دەوڵەتی عێراقەوە کۆنتاکتی هەیە ئەوەی کە گەڕاوەتەوە بۆمان بەڵێ لێەوە ئیشی جدی لەسەر کراوە بەڵام لێرە نەخێر هیچ بەرپرسێکم نەبینیوە لێرە بڵێ ئیجراعاتەکەن بۆ ڕێگری بردنەوەی دۆلار بەڵگەکانی شاناوەدەم پێیان خۆش نییە کاکاکی پێیان خۆشە خۆشیان ڕەنگە بەشدار بۆ نا مەسەلە هەر بەشداریەکە نییە بۆچی پێیان خۆشبارە بچێتە دەرەوە نا دۆلار بەرز بێ بۆ ئەمان قازانجە لەبەرەوەی نەوتەکە بە دۆلارە فرۆشتێ موچەش بە دینارە درێ ئێستا کە دۆلار کێتە خوارەوە ئەگەر لە هەر تا دۆلار بچێتە دەرەوە زیاتر گرانتر دەبێت خواست و خستنە ڕووە لە هەر 100 دۆلارە ئەگەر 20 دینار دابەزێ ئەمان 180 میلیارد دینار زاریان کرد تۆ ئەگەر هەفتا بەراوردکەی بە 50 دابەزی وانە ئەمان 450 میلیۆن دلاریان هەیە ئەوەی ئەگەڕێتەوە بۆ خەزیێنە پاری شەریکات و بۆری ناڵێم چ برایم خەلیلە چکە گومرگی برایم خەلیل بە دۆلار وەرەگیرێ بە دۆلار وەرەگیرێ بەڵێ چ نەوتە باش بەس پێش جەنابیشت کرد بۆ لەسەر دۆلارەکەی هەرێم هی نەوت و هی گومرگی برایم خەلیل کە دەگۆڕدرێتەوە چی لێدێ ئیش لەسەر درێتە ئارتی بانک بە تەنیا ئارتی بانک پرۆسی گۆڕینەوەکە ئەی دوایی ئەو دۆلارە چی لێدە وەکو دۆلاریان لە بەخرێتە بازارەوە ئەفرۆشرێ بەس پێویستی ئەگەر هەموو بخرێتە بازار و پێویستی سێرین پڕ ناکاتەوە ئەم ئەزان چۆن تقریبا بازاری ئێمە عێراق تێکەڵە بەڵام ئەگەر بەڕێک و پێکی بکرێت دەورێکی گەورەیە تو حسێب بکە ڕۆژی 15 میلیۆن دلار زۆرە ئەگەر بە تەنزیم بکرێ من پێم وایە بۆ بازاری کورسان زۆر پێویستە بەڵام لەبەرەوەی بازارێک دۆلار ئێمە عێراق تێکەڵە تەسیرات لەسەر باش لەسەر نوتش قسە دەکەین بەس ئەو دابەزینی دۆلارە کاریگەریشی دەبێت لەسەر بازار کە حکوومەتی عێراق کردوێتی بە دڵنیایی و ئەگەر خۆی یەک مشکلی زۆر چاودێری هەیە حکوومەت کاک حەکیمە یەک مشکلی زۆر گەورەمانیە تۆ ئەگەر بە نسبەی ئەوی حسێب بکەی لە 150 بوو بۆ 170 حسێب بکەین کەواتە لە 115 نچوەتە سەر دۆلار وانە وانە نەچووە سیان زۆر بەڵام لە هەندێک شوێن کاڵا لە 140 گرام بوو ئەمە لە بازارە پێوتێ ئیستیغلال تۆڵێ من لەبەرەوەی بە دۆلارە یەنم ناچارم شت گران کەم دۆلارەکە بۆ نمونە لە 112 هەندێک کات گران بوو وانە زۆرترین لە 115 نەگەشتە لە 115 نەگەشتووە 75000 یەکسەر دابەزیەوە هەمووی نەگەشتە سەعاتێ دابەزیەوە ئەبێت و ئەوە نەگران بێوانیە ئێستاش کە دا ئەبەزێ تا ئەم ساتە کاریگەریەکی زۆر جوزی کردووە لەسەر نرخی بۆچی ینی کێشەکە و استیغلالەیە بۆ نمونە گران کرا غازی ماڵان شۆفاش بازارچی هەمووی گران کرا بۆ چیان لەبەرەوەی ئێمە لە داناغازی بە دۆلارەکرین بە دینارەی فرۆشینەوانە ئێسش لە داناغاز هەر بە دۆلارەکردن بە دینارەی فرۆشتنەوە کەواتە بێ چی لێبێ دابەسی بەس کێ حکوومەتی سەید چاودێرێکی نیە لەسەر بازار نەوەڵات ئەزان چۆن لەسان دێشتی بەسیتەیە بەڵام بۆ غاز و بۆ شتان نەوت باش لەسەر پێوەست بە بەغدا نەوتەکە یاخود بڕیاری دادگای فیدرالیش پێشتر هەبوو ئێستا سەروبەندی هاتنی پرۆژە یاسای بودجە عێراقا چارەسەری ڕیشەی بۆ نەوت چییە نەوتێرێ من پێم وایە
ئەگەر طبعا من ئەمە قسەی خۆم نییە دیبلۆماتکار تریشم بینیوە میدەرەوە ئەگەر هەرێمی کوردستان لەسەر دوو دۆسیەی نەوت و قانونی بودجە باشە لەگەڵ عێراقا لە ئێسادا ڕێ نەکەوێ لە 3-4 ساڵی ئایندا تووشی مەزەق و نەهامەتێکی زۆر گەورەیە بێ. ئەمە بەچی بەم فاکتانی کە لێرە باسی یەکەم کاک حەکیم ئەمە واقع ئەمە دراساتی موسسەی زۆر متەتەورە لە نەوتی هەرێمی کوردستان بەرەو کەم بوونەوەیەکی مانگی پێشوو هەرێمی کوردستان تێکڕا ڕۆژانە 394,000 بەرمیلی بار کردووە بە کەشتی ئەمە ڕقمی هەرێم نییە ئێمە لە موسسە و لە کەشتی و لەوێ وەرمانگرد و لە بەندەری جێهان واتاتە خوار 400 بێتە 350 زۆر بە خێرایی دێ بۆ 350 بۆ لەبەرەوەی کە بوو بە 350 تۆ داهات پارەت پێ نییە بۆ تەطویری حەقلەکان حەق لەبێ بەردەوام پارەی تیا خەرجکەی بۆ تەطویر بۆ سیانە بۆ باشکردن لێرە بیرێک کێشەی هەیە بیرێکی تر حەلەکەم بۆیە زۆر سەریعێتە خوارەوە بۆیە من چەند خەڵکی بیانیشم بینیوە بە تایبەتی ئەمریکیەکان وانە زۆر جدین لەسەر ئەوەی بۆ بەرژەوەندی هەرێم گرنگە لەسەر دۆسیەی نەوت لەگەڵ عێراقا ڕێکەوێ ئەو کاتە کە نەوتەکەت کەم بووە کەمتر بوو ئەوای لات ئەو کاتە عێراقی زۆر پێ منەتان هەڕێ ناکەوێت لەگەڵدا هەر پێشوازیت لێ ناکە بۆیە بێ خوێندنەوەیکی واقعی هەبێ بۆ ئەمە باش ئەو هۆکاریەکەم وەکو دابەزین لە بازاری جیانیش فرۆشتنەکەش طبعا تووشی کێشە هاتووە من ئەم معلوماتانم هەیە لە 4-5 مانگی ڕابردووە هەندێ مانگ $70 کەمتر لە برێنت لە هەر بەرمیلێک هەندێ مانگ 80 دوای گەشتە 90 بەپێی زانیاری من لە ئێسادا نزیکەی $22 کەمتر لە هەر بەرمیلێک بەس پێشتر جیاوازەکەی چەند و لەگەڵ برێنت 11 12 ئاوە چاوکات چەند بۆ و ئەگەر ئەعلانی محکەمەی پاریسیش بکرێ کاریگەری زۆر زیاتر بۆیە من ئەڵێم ڕێگای سەرەکی ڕێکەوتن لەگەڵ عێراق ئەو ڕانەگەێنراوە ئەوەی دادگای پاریس تورکیا خۆی چۆنە یان نەبێ عێراق یا تورکیا ڕایگەێنێ خۆی دادگاکە ڕای ناگەێنێ دا عێراق ڕایگەیاندوە نە تورکیا ڕایگەیاندوە ئایا تورکیا پەیوەندی بە دۆخی انتخاباتی مانگی 5ەوە هەیە لەگەڵ عێراق ئیتیفاقی هەیە یان عێراق ئێوێ ئەمە وەکو سەفقەیەکی سیاسی لەگەڵ تورکیا حەلکا پەیوەندی بە نەوتی هەرێم دوو کاک حەکیم هەرچەنە اختصاصی من نییە بەڵام زۆر متابعین هەڵبژاردننی تورکیا بە پێی قسەی زۆرێک لەوانە دەرچوونەوەی ئەردۆغان ئەستەمە ئەوەی کە من خوێندومەتەوە ئەوەی کە پێوتێ مێزی 6 یا ئەو 6 لایەنەی کە هاوپەیمانیان هەیە بە پێی هەموو ڕاپرسەکان ێستا لە پێش ئەردۆغانەوە باشە ئەردۆغان بکەوێ هەموو سیاسەتە گۆڕێسەر لەنوێ لە تورکیا دیدی حکوومەتی نوێی تورکیا بۆ نەوتی کوردستان چییە بەراورد بە عێراق و دۆسەی پاریسی شتیامە ئەمانە بێت دراسەیەکی سیاسی قوڵ بکرێیانی بەس خۆ تایبەتە بەیەک شەخص ئێستا نەوتێرە لەگەڵ تورکیا لە چەند ساڵە خۆ ئەردۆغان لە حکومە چ بۆ تاش چ زاوای ئەردۆغان چ حزوریان لەما چ سیاسەتی حکوومەت ینی سیاسەتی دەوڵەتە خۆکردن کاکە دەوڵەتێکی ناوی تورکیا وانە تورکیایکی نوێ دروست بۆ جا باشە خراپ ئەمە تورکیایکی نوێ ناوێت تعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکە و اعترافی پێ ناکە بە تایبەتی ینی قسەیەکەیە من نازانم چەند جددیە کە ئەو ژنەی کە مڕەشەحە بۆ کاندیدی سەرۆکوەزیران کە تەمانە مێزی 6 قەراریاندا سیستەم بکەنەوە پەرلەمانی ئێستا سەرۆکاتیە بیکەنەوە پەرلەمانی یاکشنەر کە کاندیدی سەرۆکوەزیرانە تورکێکی زۆر ڕەگەز بەرزتە بەرامبەر بە کورد زۆر توندەیانی ئەسڵەن یەکێک لەوانەی کە ڕێگرە زۆر توندە لەوەی کە هەدەپە بچێتە حزوریان هەبێ لێ و هاوپەیمان ئەوە ئەو مڕەشەحی سەرۆکوەزیرانە سپاس دەکەم دوای ناوبڕێکە سەر پرۆژە سینەت و غازیش قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە جعفر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی ئەلبوو خۆم جبسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە نەتیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جبسینی جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاگالی سەبارەتەر پێوەست بە بەغداد وا بڕیار بوو لە ماوەی 6 مانگدا پرۆژەی یاسای نەوتوغاز دەربکرێ بەس ئێستا 100 ڕۆژ تێپەڕی لە کابینەکەی سوودانی پێ دوایە بگەن بە ئەنجام و ئەو کێشەی و تێرەمیش بە تەواوەتی یەکلا بکرێتەوە لەگەڵ عێراق تا ئێستا نیەتی جددی نابیت زین چۆنە من پێم وایە عێراق طبعا عێراق لە من و تۆ زاناترە لە هەندێشت ئەزانێ نەوتی هەریەم چەنەوەن عێراق بزانێ نەوتی هەریەم بەرەو کەمبوو نەچێ دەهێندە هەریەمی کوردستان سستە بێت لە ئەنجامدانی اتفاق چکە زان تووشی زەرا یاساکەش پێ وایە بۆیە من ئەڵێم ئەبێ هەریەم جددی بێ بە تایبەتی دوای دادگاکەی پاریس ئەگەر عێراق بزانێت تورکیا من طبعا ئەگەر دادگای پاریس جددی بێ و ئەو گۆڕانکاری لە حکوومەتی تورکیا بکرێ پێشتر باسم کرد من پێم وایە تورکیا لەگەڵ عێراق ڕێەکەوێت 6 میلیارد دۆلارە ئەو کاتە هەرێمی کوردستانە بە زەعیفی بە ناچاری هەرچی ناوەنی لەگەڵ تورکیا ڕێکەوێ لەگەڵ بەغا ڕێکەوێ بۆیە بژاردەی ژیرانە ئەوەیە هەرێم ێستا دەست پێشخەریکا بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراق دەست پێشخەری چییە؟ کاکە ملاحەزات لەسەر عقوداتی نەوتی ئێمە هەیە فەرمون خۆت مفاوزات لەگەڵ شەریکاتاکە چۆن پیاچی تۆ پیای بچۆرەوە ئەتوانی باشتر بوو نەوتی ئێمە بفرۆشی فەرمون باشتر بیفرۆشە مراجعی کرێی بۆری بکەیت تۆ کرێی بۆری بکەرەوە لە بەرامبەرەمە پێداویستی موچەی فەرمانبەران یعنی کوردستان دابین بکە من دڵنیام هەریەم ئەم دەست پێشخەریە بکە بەم نیەتەوە بەم تەفسیلەوە لە ئاستی دەولیش چ ئێران و چ ئەمریکا و چوان پشتیوانی زۆر گەورەیەکرێت بەڵام تۆ ئەزین چۆنە کاکحەکیم ئەم پینە و پەڕۆ ناچێتە سەر من نەوتەکەی خۆمە فرۆشم حسێبەکەین بە پارە دوای ئەشکێنینەوە دوای ئیش بەشکانەوەکە ناکەین تۆ 200 میلیۆنی ملیاری ماگانم بەرێ ئەوە نەما ئەوە لەم عێراقانی ئەم عێراقی ئێستا کە حکومڕانێک ئەوەیتی ئانی باشەی بەس بەڵێنێک چوونەتە کابینەکەی سوودانی چکە پێشتە وەسفێکی من پێم وایە من پێم وایە جگە لە دابەشکردنی پۆستی چیتر بۆ پرۆژە یاسای نەوتوغازەکە 6 مانگ پێ باشین بەڵگەشت 400 میلیارەکە بووی 400 میلیارەکە بەڵام بەنیازنەوەکو قەرز بینێر ئەگەر بەکو قەرز بێت هەرێمی کوردستانی تۆ زانی ئێستا 3 میلیارد دۆلاری TBI قەرزارە بانکی بازرگانی عێراقی قەرزارە چۆن قەرزارە خۆمان زۆر فاسدن زۆر چەکێکی زۆری یان خستە بازاڕەوە چەکی پارە بێ ڕەسید و باشە لە بانکیەکانی هەرێم نەیەکرا بە پارە چی نەوت بێ چ کارەبا بێ چ کورە گازوایل هەرچی مستەسمیرەکانیش ڕێککەوتن لەگەڵ بانکی بازرگانی عێراقیە چەکەکانیان بۆ بکرێ بە پارە حەمدیەجا بۆی کردنە پارە کە بۆی کردنە پارە ئەوان مستەسمی پارەی خۆی وەرگرتەوە ئەوانی چون قەرزەکانیان هەمووی خستە سەر حسابیان
سەرحسابی حکوومەت هەریەم خۆیکێ لە ترسەکانەوەیە ئیسە تۆ ئەگەر لەسەر بودجەش ڕێبکەوی لەگەڵ عێراقا ماگانە شتێ لە پشتی بودجەکەت ببڕن بڵێن تۆ قەرزاری TBI باشە ئەوەش مشکیلێ بەس پێشتر دادگای فیدراڵی بڵێن ساڵێک تقریبا ساڵێک لەمەوە بەر لە مانگی دوو ئەو بڕیاری دەربارەی نەوت دەرکرد دەرفەتێک بوو پێراچوونەوە بە دۆسی نەوت ئەو بڕیارە هەریەمە بۆیە سوودی لێوەرگرتە چکە ئەیتوانی ینی تەفسیری هەمووی هەبوو فەرموو ئەوەی بنەڵێن با حکوومەتی عێراق بێ بەگەی بەستەکانە بچێتەوە وقابل ئەم نەوتە ئەو حەق لە نەوتانە بدەنە کۆڵیانە بیبن بۆ بەسڕە شتیوان نییە باش لەسەر غازەکەش چونکە ئێستا شاتوتە وەرباس باس دەکەی وەفدەی ئەمریکاتون باسییان کردو نازانم لاڤرۆف هاتووە لە بەغدا باوەڕکە ڕاست نییە غازەکە کاکایمیی ڕاست نییە بۆ هەناردەکردنەکە هەریەم غازی نییە هەناردەی دەرەوەیکە خۆ نەوتیشمان پێداویستی ناو خۆمان لە نەوتیش پڕ نەکردەوە شەناناردە دەکەی غازیایە تۆ غازەکە بڕیانی کارەبا بێ بە سفر ئەتوان کارەبا بکەن بە سفر ئەتوانن ئێستا نزیکەی 3000 مێگاوات لە غازی سروشتیە ئەتوانی بیکەی بە سفر ناتوانی ئێستا ئێمە ڕۆژانە 440 ملیۆن پێ سێجا غازمانەیە بۆ کارەبا ئەوەی LPG و غازی ماڵانە نزگەی 1000 تەنە ئەوەی باسمان کرد غازی ماڵان و شۆفاش و دار و بەرد ئەمێنێتەوە چی ئەمێنێتەوە غازی شتێک شێ کۆندنسەیتی ناوە ئەوە شەخرێتە ناو نەوتەکە بەڵام تۆ بۆ ئەوەی پێداویستی کارەبات دابین کابێ ئینتاجێم غازە بێتە 2 ئۆندە هەر بۆ ناوخۆ بێتە 2 ئەوەندە ئێستا هیچ گرێبەستی نییە بۆی بێتە 2 ئەوەندە واتە هەر ئەوە نەیە بۆری غازەکەش نەکراوە نەخۆ بۆریشە بێ بۆری چی لێکە بۆری بێ غازە بێ پێیا بڕوە تەمان نەکراوە بەڵام تۆ ئەبێت سەرەتا عقدکەی عقد بۆ تەطویری حەقلی گەورە و بەرهەمی غاز زیادکەی و ئیشی تیا بکرێ وانە بۆی ئەم ئینتاجە زیادکەی هەنارەی دەرەوەی بکەیت نەت کردووە ئەمە بژاردەیەکی ژیرانە نییە بژاردەی ژیرانە ئەوەیە تۆ غاز بکەی بە کارتێکی بەقوت بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقا چونکە عێراق پێویستی بە غازە ئێستا لە ئێران غازە کڕێوانە ویان لە ناوخوا محەطاتی کارەبادانێت تەزوو بفرۆشە عێراق بن سەرۆکی لیژنەی وزە بووم لە پەرلەمانتایان شەریکاتی گەورە ئامادەن هەر پارەی حکوومەت یاریمیشی ناوێ بۆری غاز ڕاکێشن بۆ ماڵان و بۆ کارگەکان وانە بە ئستسمار هەر بەو نرخەی ئێسش کە بتڵ هەیەی بەس ئەو ڕبحیان بۆ بگەڕێتەوە لەو بینە لە بتڵێک نزیکەی 9000 بەڵێ 9000 بەوە ئامادەن هەر بۆ جا بۆ ئەو 9000 خۆی 5-4-5 یەکەوێ ئەمە هەمووی ڕبحە چێتە سەری لەو بینە تێگەی حد نیوەی ئەو ڕبحەشیان بۆ گەڕێتەوە مەمنون بۆ هەموو ناوچەکانی کوردستان دەکرێت باڵێ توانرێ بکرێ بەڵام ڕەنگە ئەو کاتە خواست لەسەر غاز زیادکە ئەو کاتە تۆشەمە ئینتاج زیادکەی بەرهەم زیادکەی چکە بۆ بۆری غاز بچێتە ماڵان و کاتێک سیستەمەکە بەرەوەچێ خەڵک لە بری نەوتی سپی لە بری کارەبا غاز بەکاربێنی بۆ شتی تریش یعنی غازەر بۆ چێش نەبێ باش ئەگەر مادەم غازەکەمان وەکو بەڕێز دەڵێ کەمتر لە 150 پێداویستی ناوخۆی وایە هەر خۆی وایە نیوە نییە سەر نیوەی مەحەتەکانی بەرەمێنانی کارەبا کاک حەکیم نیوەی مەحەتەکانی بەرەمێنانی کارەبا هەر ئیش ناکەن گوژاونەتەوە لەبەرەوەی سوتەمەنی نییە بەکاری بێت ئەی بۆ بەرپرسانی هەرمجاری وچەند دەرەوە دەڵێن پێداویستی غازی ئەوروپا مشکلە ئەوەیە ئەمە پێوتێ نەکبەتی تو بۆی عێراق ئاوسکێنی لێن بەخوای نەزگەل و هیچتر نیانی خۆ بۆ خەڵکی ئەوروپی زۆر عاقڵن کاکە پرسیاری ئینتاژەکەن چەنە خواستی خۆت چەنە ئایا عەقدت کردووە بۆ تەطویر بەزەوەش دروستە ئێستا پێشتر راپۆرتێکی ڕۆیترسە بووە یەدەکی نەوتێرێن بۆتە 4-5 ملیار من ئەزان چۆنە پێشتر 5 ملیار ئەوە زیاد سامانە سروشتەکان وتی 45 ملیار من راپۆرتێکم بینی هەم هی موسسەیەکی نەرویجیە موسسەیەکی ئەمریکیە کە باس لەوەکان نزیکەی 4 ملیار بەرمیلە ینی ئەمە پێوتێ یەدەکی سەلمێنراو بەزەوەی تر پێشتر هەڵە بوو ئەوی بەڵێ باش لە سەریسی ڕقەمی هەڵەی ئاشتی قوڕی کرد بەسەر میلەتە بەخوا بەوەی دەوت لە 2014 ئەیوت لە 2016 بەبێ کەرکک 1,600,000 بەرمیلە ئێستا 2023 وانە خوار 400 هەر ڕقەمی هەڵە ئێستاش لە مەڵپەری وەزارەتی سامانە داهاتی نەوت طبعاً بە ئەوراقە من ئەوراقەشم هەرماوە ئەی داهاتی مانگانەی نەوت نزیکەی 36-30 ملیار دۆلار 30 ملیار ئای 2015 و 16 وەڵا بە هەموو ساڵەکە نەگەشتێت نا ساڵێ 36 ملیار دۆلار بە هەموو ساڵەکە نەگەشتە 3 ملیار دۆلار ئەوەی کە گەڕاوە بۆ خەزێنیش باشە سەلیسی موچەش ریسێکی دروتێژ ڕاگەنداوە کێشێکەمی داهاتە ئێستا بۆ تا کۆتایی مانگی دوو دابەش دەکەین بەشێکی موچە لە داهاتی نەوتە
بەشێکی لە داهاتی ناوخۆی سەمەسەن سلێمانە بێ لە داهاتی ناوخۆ 150 ملیار دینار تەواوکە پەیداکە بۆ ئەوەی بتوانێت موچەی پێ بدە ئیتر واز لە پرۆژە و دەرمان و شتانە بێنە ئایا توانێ ناسان ئێستا بۆ مانگی کەی مانگیەکدا بەشەکەن پارەکە حاضر نییەوە بە دووری درێژیدا بەشەکەن بۆ مانکەیان قەلقن لە داهاتی ناوخۆ بەخوا کاکەکی نازە من ماوەیەکە زۆر دوورم لە وردەکاریەکانی ناو حکومەت بەڵام ئەوەی بیستومە قەلقن لە داهاتی ناوخۆ نەبوون داهاتی ناو کێشە بۆ داهاتی ناو ئەو قاچاقی کە پێشتری شتانە سەکرد بەر خۆی بەردەوامە بەڵێ بە بەردەوامی قاچاقی هەیە بەڵام کەمی کردووە کەمی کردووە نەک لەبەرەوەی ئەمان تەوبەیان کردووە قاچاقی نەکەن یاوازیان لێهێناوە لەبەر ئەوەی ڕێگەی ئاسانتر هەیە بۆ قاچاقی کابراچێت لە منزریەوە یێنێ دەدەقە چارێکی دوورە لە پەرێزخانەوە ئەگەر بارێ لێرە ئەمان بە دەفتەرێ هێنابیان لە منزریەوە بە 50 ڕقە داخڵیەکە کابراچێ بە 50 ڕقە داخڵ کابراوتی منافسی بۆ دروست بۆ بازارەکە ئێستا قاچاقەکان کەمتر بۆ دروست بەس بەشی خۆی هەرماوە بەشی باش سەرجگەرە مەسەن هەرماوە هێلکە کەمتریش بۆ بێتەوە هەرماوە لێرە و لە برایم خەلیش مریشکی بەست و هەر داخڵە بێ ینی قەدەغە شەو داخڵیش دەبێت بەڵێ بە قەراری حکومەت خۆی نەبوو نەیوت مریشک و هێلکە پێداویستی ناو خۆمان هەیە نەبوو نووسراکەم بینی گوایە هی تورکی ناگرێتەوە ئەمان شەڵەنی ئێرای زۆر خۆشە زۆر کورە ئەزین سوێگاقیم بیرەکە حکمەتی تیا ئێمە نەبووین بە هیچ یانی ئەوە نییە 5,000 ساڵ مێژوومانە نە دەوڵەتێن کاکات لەوانەیە ئەوانەی پێشتی هەروەکو ئەمانە بوون ینی بەخوایانی یەکێم توارچی دەواجنە دابخرێ لا ئاساییە بەزێکیان مریشکی تورکی بێنەیەکی مریشکی ئێرانی باش لەسەر کامێری ڕێکەڵی سەردەبی شەڕی چاڵدێرانە لەسەر کامێری چاودێریش کار کردبوو سکاڵایك لەسەر بوو دەبێت پارەکە بدەیت نەوەڵان نایدەم تا قیامەت ڕاکەن بە دوامە دینارێن پارەکە نادەی نامەگە لەسەر جادە بمکردن ئەوانە بەڵامیسەوە خەریک تەمیزیەکەم یان چی کەزین چۆنەکە داوای چەندیان لێ کردبوو کاک حەکیم من یاسا چەند خراپ بێت چەند ناعادل بێ هەر ڕۆشتوم بەدەمیوە کە داوام لەسەر بێ ئەڕۆم بەڵام تۆ سەیری ئەم مانتقەکە من وتومە لە بۆن منە لە سلێمانی 94 کامێرەی دیاریکردنی تیژڕەوی هەیە باشە 94 خۆی حکومەت ئەمە دیارنیە ئیشی پێ ناکەی کۆمپانیایەک دێ بە سیستەمێکی پوینت تو پوینت دایەنێ بارگرانیەکی ئێجگار گەورەیە خاتە سەر خەڵک تۆ بێ پشتیوانیەوە بکەیت تۆ بێ بڵێ عنی من یەک نمونەی زۆر بەسیتت بۆ ێنمەوە 650,000 ئۆتۆمبیلی ژمارە لە سلێمانیا هەن ئەگەر هەر ئۆتۆمبیلێک مانگی یەک جار لێدا چکە سیستەمەکە زۆر ئاڵۆزە لەوانەیە هەبێ مانگی 2 جار 3 جار 4 جار لێدا بەڵام هەیە لە گوندێکە نایە بۆ شارەوان نەکە وا دانێن هەریەکە بە تێکرا یەک جار لێدا باش وەک غرامەش لە نێوان 70 بۆ 250,000 ئێمە 100,000 دانین وانە ئەمە 65 ملیار دیناری مانگانەیەکە لە خەڵکی وەرگری کاکە 65 نە 40 نە 30 میلیار کاکە ئەگەر یەک جار بێ 30 ئەگەر دوو مانگ جارێک بێ یەک مانگ بێ 65 ملیار دوو مانگ جارێک لێدەی 32 ملیار و نیو بۆ بزنسی وا لەکوێی دنیاە ئەم 32 ملیار و نیوەش لە سەرەتادا 70% بۆ کۆمپانیا بێ وڵڵای ئەمە کوورە ئێمە نوتومە کاکە سزا نادێتە کەرتی تایبەت با کامێرەکانی حکومەت بکەونە ئیش ئەمە بارگرانیەکی گەورە دروستە ئەمە کوێی تەشیرە تا من سزا بدرێم لەسەری بەس وەبزان پێش کامێرەکان دیکیان کردرا بوو هەر ئیشیان پێ نەکرا بوو بەڵێ هەر بەشێکیان هەر ون بووە زۆریشی لەسەر حکومەت کەوت بوو دووسی بوو مابزانام 7 ملیۆنە شتێکی 4 میلیۆن بیرم کەوت دانێ توانە کامێرە بکڕی بە 4 میلیۆن برێ دیار نییە مەکینەی ڕیشتاشینە باشە بەس ئەو لە هەولێریشی نەکەوتە کارێسە لە هەولێر پێش سلێمانی دەست پێکرد پێش سلێمان لە سەو ئیشیدایان نا ئێستا وڵاتی غەرامە دەکرێت باڵێ قورمە باش کاتم کەماوە بەس لەسەر بڵین بێکاریە دروستکردن هێزی شێ هێزی حزبی ئەوانە ئێستا بڵین پزیشکێکی دانن
دانا نامی نردوو دەڵێ ئێمە چەند ساڵە دامەزانی پزیشکی دانیە وانی تریشت نییە بەس پزیشکی دانەوەی دەرەجەیەکی بەرزیەنەوە ئەزانین چۆنە نیشانەی ئەوەی ئەمانە باوەڕیان بە ژیانی خەڵکو و تەندروستی خەڵکو حەزیان لە میلیشیایە کاک ئێخۆ میلیشیا جنێو نییە میلیشیا یعنی هێزێکی دەکتار چەکدار لە چوارچەوەی موسسەی دەوڵەتانە بێ وڵای ئەمانە میلیشیان یعنی تۆ یەکێ دانشە لە دەشتێ بۆ خۆی ناو بنووسێ یەکێ لەولا بڕۆن فەوجی بۆ بکاتەوە یەکێ بڕاتە ناو حزبێکی ترەوە هێزی بۆ بکەنەوە یەکێ لەولا بە چۆنە بێ ئەمە بۆیە بەخوا لە منی وەرگێت دڵنیا بە ئاخریان خێر نابێ ئەمانە نە بەخوا دڵنیا خۆ من ناکرێ ئەمە مناڵیەوان خاوەنی $100 ملیۆن بن خەڵکیش پارەی دەرمانی پێ نەبێ باش چ عەرزێکیان حەز لێ بوو بیبەن داخی عەرز لە دڵی منە باش وەکو هێزەکە 1000 کەس بۆ حیزبێک لەسەر چ بنەمایەک بۆ نمونە لەسەر بنەمای نزیکی لە پارتیەوە سەرمای نزیک لە پارتی بۆ خەڵکی هەژاریش نییە بڕۆ بۆ خۆ ئەژی ناژی چکەی خۆدا زین چۆن کاکەیم بێویژدانیش سنووری هەیە ینیوانە سنووری هەیە ئەوە نزیکەی 7 ساڵە بێ ئەمانە ئافرەتێکی بێ هاوسەر 4 هەتیوی لەسەرە 100,000 بۆ 100,000 7 ساڵە بڕیویانە لە 2015 بڕیویانە پێویشدا بەچی بژیانی مەسەن ئافرەتێکی بێ هاوسەر 4 هەتیوی لەسەرە کرێ چییە بەچی بژی لە دنیاوم بۆ حکومت بڵێ حەقم نییە بۆ خۆ بڕۆ چۆنەژی بژی 100,000 بووە و کاکە بە 100,000کە ڕازی بووە ژیانی خۆی چۆن بێ تۆ ئەوەت بڕیوە ئەمە یەک نییە دو نییە 100 نییە 1000 نییە هەزاران لەو لاشەوە بینی زەویەکە بن بای ملیارێ دۆلار کەس قسە ناکە هێزێک دەکەنەوە پارێکی زۆری بۆ سەرف دەکەن باش بەدۆ پرسیان بێ ئایندەی دۆخیدارایی هەرێم من پێم وایە قۆڵای ناتوانانی قسەی ڕاستکەی سەر قسەیەڵێ علی ڕەشبینی بڵاوەکاتەوە من پێم وایە لەگەڵ عێراق ڕێنەکە هەرێم کوردستان تووشی نهامەتی گەورەی داراییە بۆ ئەمساڵ بەڵێ زین چۆنە نرخی نەوتی ئێستا نرخێکی طبیعی نییە کە $180 نرخی نەوتی شەڕی رووسیا و ئۆکرانیایە ئێخوا ئەم شەڕە تا قیامەت بەردەوام نابێ وانە ساڵی تر دوی تر 6 ڕاگیرێ خەفیفە بێ جو شێوازەکەیە گۆڕێ ئێو کاتە نەوتماتی تێت باش پیریش بووی ڕیش سپی بووە وڵی هیوادارین پیرێکی ئینشاءڵڵا تەمەەن درێژ بنەش ساکم سپاس دەکەم سوپاسیان بدەبوون دەکەین کاگالی سوپاس بۆ بینێرانی بڕێز سوپاس بە هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ